On the Turkish border, up to 1,000 refugees are said to be dying every day. دوای ڕاپەڕین و بەهۆی کۆڕەوە ملیۆنیەکەوە جارێکی تر هاوڵاتیانی کوردی باشووری کوردستان بوون بە هەواڵی گەرمی میدیا جیهانیەکان 24 ساڵ لەمەوبەر لە دوای تەنها 26 ڕۆژ لە دەستپێکردنی ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکی باشووری کوردستان سوپای عێراق بە پاڵپشتی چەکدارەکانی موجاهیدینی خەڵکی ئێرانی هێرشیان بۆ سەر ناوچە ئازادکراوەکان دەست پێ کرد و کوردیش کۆڕەوی ملیۆنی بۆ ئێران و تورکیا ئەنجامدا. لە گەرمەی کۆڕەوە ملیۆنیەکەدا گەلانی ئازادی خوازی جیهان لە مەینەتی کورد هاوسۆز بوون، هەروە فشارێکی زۆریان لەسەر حکوومەتەکانیان دروست کردبوو کە دەبێت پشتیوانیەکی نێدەوڵەتی لە کورد بکرێت. سەدام هەستی بە مەترسی کۆڕەوەکە کردبوو، هەر بۆی بە مەبەستی دامرکاندنەوەی ڕاپەڕین و کەمکردنەوەی فشارە نێدەوڵەتەکانی سەر عێراق زوو بە زوو هەوڵیدا بە کۆمەڵێک بەڵێنی تەمومژاویەوە بەری کوردستانی بۆ لای خۆی ڕاکێش بکات تا ببێتە پەیامێک بۆ جیهان کە کۆڕە و کارەساد نییە. لە کاتێکدا بەهۆی هێرشی سوپای عێراقەوە دەستکەوتی ڕاپەڕینی باشووری کوردستان خەریک بوو لە دەست دەچوو، کۆڕەوی ملیۆنی کە پشگیری نێدەوڵەتی بە دوای خۆیدا هێنابوو نەیهێشت دەستکەوتی ڕاپەڕین بەفیڕۆ بچێت، ئەوەش لە ڕێگەی جوڵاندنی ویژدانی کۆمەڵگەی نێدەوڵەتیەوە بوو کە ناچاری کردن پشگیری لە کورد بکەن. کۆڕە و پەیامێک بوو بۆ جیهان کە کورد سەرما و برسێتی و ئاوارەبوونی لەمانەوەی لەژێر دەستی ڕژێمی سەدام بەلاوە پیرۆسترە، هەر بۆیە چارەنووسێکی بۆ خۆی هەڵبژارد کە لەو کاتەدا هیچ کوردێک پێشبینی ڕووداوەکانی دوای کۆڕەوەکەی نەدەکرد. ئاوارەبوونی سەدان هەزار تاکی کورد جگە لە کوێیت کە ئەویش قوربانی دەستی سەدام بوو هیچ کام لە وڵاتە عەرەبی و ئیسلامیەکانی نەهێنایە دەنگ و تەنها خۆر ئاوا ئیدانەی کرد. وێڕای ئەوەی کۆڕە و کارەساد بوو، بەڵام دەستکەوتیشی هەبوو، چونکە وای کرد کورد لە ڕێگەی بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەکانی کارەساتەکەەوە بە هەموو جیهان بناسرێت. هەر بەهۆی کۆڕەوەوە بڕیاری دامەزراندنی ناوچەی دژەفڕین لە هێڵی پانی 36 بەسەر ڕژەمی بەعزدا سەپێنراو بووە زەمینەیەکی بەهێز بۆ دووبارە ئازادکردنەوەی هەرسێ پارێزگاکەی هەولێر و سلێمانی و دهۆک. کۆڕە بووە هۆی ئەوەی کورد بۆ یەکەم جار لە مێژوویدا ببێتە خاوەن دەستکەوت و بە بەراورد بە خەباتی چەکداری بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کورد لە هەر چوار پارچی کوردستاندا لە هەمویان زیاتر دەستکەوتی بۆ کورد هەبووە. کاروان شێخ موحسین NRT